بۆ خەڵکی کوردستان بڵین ئەم موچەیە لە بەرچی هۆکارەکەی چییە و چێ هۆکارە لە تەمویل نەکردنی پارەکە و ئەم ڕێگریانە چین بۆ ئەوەی داهاتەکانی حکوومەت زیاد بێت. زۆر سپاس. سپاس کاک زیاد. بەڵێ بەرە سەرۆکی پەرلەمان. کاک زیاد. بەڵێ بەڵێ جەنابەت. نانە کاک زیاد فەرموو. کاگاوات ببوورە فەرموو. بەرە سەرۆکی پەرلەمان بن پێشنیارەکەم ئێمە قسەکانی خۆمان بکەین هەر وەکو لە بەرنامەکەشتا ناوە هاتبوو. دوای ئەوە لەسەر زەوی قسەکانی ئێمە پرسیارەکانتان ڕەنگە هەندێکی لە جوابەکان لە قسەکانی من جوابەکان وەرگرن ئەجینا ڕەنگە بۆ ئێمە سەخت بێ ژمارەیەکی زۆر سوال ئێمە هەموویتان بۆ باسەکەین ئەوەی بۆ ئێمە بۆی هاتوین هەموویتان بۆ باسەکەین ئەگەر جوابتان وەرگر باشە وەرتان نەگە سواری خۆتان کەم بەسەر چاو. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس. واش بەڕاستی واش بە ئێمە گەیەنرابوو کە ئێمە قسەی خۆمانەکەین و جەنابتان سوالەکەن. ئێمە کەسمان وامانە لانی کەم من وام نەوتۆ بوو کاک هێمن و مناخانیش. بەڕێزان هەموو ئێمە اتفاقمان وا کردو ئەندامانی بەڕێزی پەرلەمان قسەی خۆیان بە تەواتی بکەن قسەی ئەخیرە دەین بە وەزیرە بەڕێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ کاک زیاد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر بە خێراتنی تیمی حکوومەتەکەن بەخێر بەن سەر چاومان هیوادارین وەڵامی هەموو پرسیارانەی کە ڕوبڕیانە بێتەوە وەڵامەکانی وەربگرینەوە. بەڕێزان دیارە هەم پاشەکەوتی موچە لە ڕابردوو لێبڕینی موچە لە ماوەی ساڵ و 4 مانگی ڕابردوو و دواکەوتنی موچە هەموو ئەمانە لە ڕابردوو شەڕامان گەیانوە کە نایاساین. ئێوە پشتان بە هیچ یاسایەک نەبەستووە کە لێبڕینی موچە بەداخەوە هەر کاتێکیش قەیرانی دارایی ڕوو لە هەرێمی کوردستان ئەکات بیرۆکەی حکوومەت ئەوەیە کە پەنابەرێتە بەر لێبڕینی موچە و پەنابەرێتە بەر موچە. لێرە کۆمەڵێک پرسیارتان ئاڕاستاکرێ دیارە لەم کابینە لە سەرەتای کابینەوە تا ماوەیەک بەبێ لێبڕین موچە لە کاتی خۆیان هەموو مانگێک دابەشەکرا پێش ساڵێک و 4 مانگ لێبڕینی موچە ڕاگەیەنرا. ئایا پرسیارەکە ئەوەیە ئایا ئێستا داهاتی هەرێمی کوردستان بەقەدە ساڵێک و 5 مانگ لەمەوە پێش نییە کە موچەتان بەبێ لێبڕینەدات؟ من ئەمەوێت ڕوونکردنەوە لەسەر دوو خاڵبەم. بەلای منەوە من بێگومانم لەوەی کە ئێستا داهاتەکان زیاتر بوون. یەکێک لە خاڵە ئەساسیان کەمەوە لێرە باسی کەم مەسلەیەوەی کە دوای دەرچواندنی قانونی بودجەی عێراق ئێستا هەرێمی کوردستان نوعێک شەرعیەتی وەرگرتووە بۆ فرۆشتنی نەوت ئەوەی کە جاران بەردەوامەوترا سعری فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە بەروی عێراق ناڕازیە و لە ڕووی قانونیەوە لە ڕێگەی کۆمەڵە خەڵکانێک بۆ فرۆشێ دامە بە کەمترە فرۆشێ بەڵام ئێستا و شەرعیەتی وەرگرتووە کە ئێستا نەوتەکە بەڕۆ لە پێش دەرچوانی قانونەکە بە زیاترە فرۆشێ. ئەمە یەک. دووهەم مەسەلەی گۆڕینەوەی دینار بە دۆلار کە ئێستا دینار لە ئاسی دۆلارە لە ئاسیی نزمایە نەوتی هەرێمی کوردستانیش بە دۆلارە فرۆشتێت. خۆشتان ڕاتان گەیانووە کە هەموو داهاتەکان لە هەرێمی کوردستان داهاتی خاڵە سنووریەکان باج ڕسومات هەموو ئەمانە زیادی کردووە. جنابتان لەم هۆڵا ئەوەتان ڕاگەیان کە 822 کۆمپانیا و شەریکات لە بواری نەوتە کارەکەن لە هەرێمی کوردستانە. بە هەدەردان و گەندەڵێکی زۆر لەم بوارە هەیە. خۆتان لێرە باسان لەوە کرد کە لە 147 پارەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بۆ خەرجی کۆمپانیا و شەریکات دەڕوات. چاوەڕێ ئەوە بوون کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەک چۆن پرۆژەی چاکسازی لە بواری خەرجەکان ڕاگەیان پرۆژەیەک بنێرێتە پەرلەمانی کوردستان لەم بوارە یان لانی کەم ئەو بڕیارانەی کە ئەنجومەنی وەزیران دەری کردو بڕیارەکانی خۆتان جێبەجێ بکەن. بڕیاری 706 بڕیاری 707 جێبەجێ بکرایە. لە ساڵی 2020 ئێمە لە لیژنەی دارایی لەو ساڵا 2 راپۆرتمان ئامادە کرد و لێرە لەم هۆڵا لە دانیشتنی پەرلەمان خوێنراوە کە جناوی وەزیری دارایی لێرە حزوری هەبوو. ئەمە هەردوو راپۆرتەکەیە. ئەم دوو راپۆرتەی کە ڕاستپاردە و پێشنیاری پەرلەمانی کوردستانی تیا بوو کە ئەوەی ئەمە دیقەتمان ناوە هیچی لێ جێبەجێ نەکراوە گومانم هەیە لەوەش کە خوێنراوێتیشەوە لەبەرەوە ڕەنگە کە کاتێک قسە لەسەرەوەکەی کۆبنەوەی پەرلەمانە کرێ کە بێومێ دەبیلەوە ئەمە بێ ئێمە لێرەوە ئەم دوو راپۆرتەمان پێشکەش کرد بەنێتی ئەوەی کە ئێمە
وردەکاریەکمان کردو کە کۆمەڵە چاکسازی بە تایبەت لە خاڵە سنووریەکانە بکرێ کە بەدایان کۆمپانیا پارە بە هەدەرەدات لە خاڵە سنووریەکان هەر لە برایم خەلیلۆ تا چێتە پەروێزخان لە هەموو خاڵە سنووریەکانە هەیە چاوەڕێوەمانە کرد هەموو عەقدانەی وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران کردویانە پیاچوونەوە بکرێت بەوە بەشێکی زۆری داهاتەکەی بگەڕێتەوە بۆ حکوومەت دەمەژی چێکە لەو پرسیانە ئایا بۆم بەمە چیتان کردووە تاوەکو ئێستا هەموو ببورن یەک پرسیارم ماوە لە هەموو پێشتر ڕاگەیەنراوە داهاتی هەموو خاڵە سنووریەکان و باج و ڕسومات لە هەموو پارێزگاکانەکە ئەم پارانە کۆکرێتەوە بە تاکیدێتە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و دواتر بۆ خەرجی هەموو هەر چوار پارێزگاکە لە ڕێگەی بڕیاری وەزارەتی داراییەوە خەرجەکرێت کە وەزارەتی دارایی بڕیارەدات بۆ خەرجکردنی ئایا کاک بەڕێزوەزیری دارایی ئەمە زۆر و بەڕوە بێتەوە ئایا داهاتی هەموو هەرێمی کوردستان سنووری هەر چوار پارێزگاکە ڕاستە و دێتەوە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەپێی بڕیاری وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران سەرپەکرێ و زۆر سوپاس. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان ئێمە بۆ ئەوەی لێبڕینی موچە نەمێنێ 200 ملیارمان پێویستە من هەموو شتەکانم بەداتا و بەڵگەوە خەمە ڕوایە حکومەت ناتوانێت هەم لێبڕینی موچە هەم پلە بەرزکردنەوە هەم ئەو توێژانەی داوای دامەزران نەکەن لە ئێستادا لە بەرمیلێک نەوت بە تێکرا 22 دۆلارە بێنێتەوە ئەگەر بە مراجعی ئەم خاڵانەی کە لێرە باس یەکەم تەنیا بکرێ بە 32 دۆلار 201 ملیار دینار بۆ ئیراد زیادەکە ئەویش پێداچوونەوە بە خەرجی شەریکات کە بەشێکی کۆمپانیا حزبیەکان بە قۆرخکاری وای کرد کولفەی ئینتاجی نەوت زۆر بێ ئەمەیە ئستحقاقی شەریکاتەکان زۆرە و بە تایبەتی پێداچوونەوەیەکی جددی بە کێڵگەی خورمەڵە چونکە کێڵگەیەکی حازر بووە لە سەدا 35 نەوتی کوردستان لەوێ ئینتاجەکرێت کرێی بۆری بە تێکرا هەر سێ شەریکەی کۆمپانیای وزەی تورکی چ ڕووسنەفت چکار 9 دۆلار بۆ بەرمیلێک بە هەموو پێوەرێک زۆرە من ئەمێ لێرە شتێکتان پێ بڵێم نەوتێکەیە 100,000 بەرمیل نەوتی کەرکووکە ئەچێتەوە بۆری بە کوردستانە ڕۆ لە بەردەری گیان دابەشەکرێتەوە تەنیا لە مانگی 5 بە نمونەیەنمەوە ئێمە بە 11 دۆلار کەمترەی فرۆشین ئەوان بە 65.84 فرۆشتویانە بە 3 دۆلار کەمتر فرۆشتویانە ئەمە نیشانەی ئەوەیە ئەم پرۆسەی فرۆشتنە کە لە ڕابردووە کراوە ئێستا ئیستیمرارێ دێتێ پرۆسەیەکی گوماناویە و زۆر راپۆرت شێ لەو بارەوە بەم مراجعانە ئێمە 10 دۆلار لە بەرمیلێ زیادکەین لە 22 ببێ بە 32 201 ملیار دینار زیاد دەکرێت چی کراوە بۆ ئەمە خاڵێکی کە هەموو کوردستانی زانین کێشەی نەوتی سپیمان هەیە کێشەی گازوایلمان هەیە کێشەی بەنزینمان هەیە لە هیچ کوێی دنیا نەبووە وڵاتی پاڵاوگەی تیا بێ نەوت نەپاڵێوێ سنگافور ئاچێت لە دەرەوە نەوتی خاوێنێ لە ناوخۆی ئەیکاتە منتوو جۆیبا لە دەرەوەی فرۆشێت ئێمە پاڵاوگەکانمانە بێ بۆ حکومەتی عێراقی ئیشکەن ئەگەر حکومەتی عێراقی بزانێت لەم پرۆسا زەرەرەتی نایکا ئەوەی شارەزایە لەم بوارە باشە زانێ نەوتی خاو بکرێت بە منتوج بەلای کەمەوە نزیکەی 10 دۆلار لە بەرمیلێ قازانجەکە ئەگەر ئەم 10 دۆلارە بێریتە خوارەوە ئەتوانی بنزین بە سعرێکی مناسب بدرێ بە خەڵکی کوردستان تەنیا پاڵاوگەی کار 175,000 بەرمیلە پاڵێوێ قەیوان بازیان 40,000 بەرمیلە پاڵێوێ لاناس نزیکەی 30,000 پاڵێوێ بەمانە هەم ئیرادی نەوت زیادەکە تەنیا دوو پارە بگەڕێتەوە یەکیان ئەو پارەی کرێی بۆری کە ئەگەڕێتەوە دووەمیان ئەو داشکانەیە کە 11 دۆلارەکە دڵنیا بە بنزین بە سعرێکی ئەرزان گازوایلێک بە سعرێکی باش خەڵکیش تووشی نەخۆشی نابێ و نەوتی سپیش بۆ زستان دابی نەکرێ جوڵەیەکی داراییش دروستەکە سبەینی ئەگەر عێراقیش لە ڕێی ئۆپیکەوە زەختی کرد بڵێ 450,000 و 60,000 ناپاڵێوی تۆ ئەم کاتە بەهێزت بەدەستەوەیە خاڵێکی تر لەسەر قاچاخی و خاڵە سنووریەکان زۆرمان باس کردووە بەداخەوە ئەم ئەنجومەنی وەزیرانەی کە لێرەن 18 مانگ پێش ئێستا قەراریان داوە لە 22 سەی 2020 جاری دووەم قەراریان داوە چەند مانگە پێش ئێستا جارێکی تر قەراریان داوە لە قاچاخیەکان بەس قاچاخی جگەرە مانگی 9 ملیۆن دۆلار زەرەری داوە لە داهات واز لە هێلکە و جۆ و نەوت و هەمووی بێنە بە قاچاخی و پێداچوونەوە بە کۆمپانیاکاریەکان بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران ئێوە خۆتان لە 22 سەی 2020 تا بڕیارڕانداوە پیاچوونەوە بە کۆمپانیاکان نابگرێت من ڕەخنەتان لێگرم کۆمپانیاکان لە بری ئەوەی کەم بکە لەم کابینا زیادی کرد شتێک هەبوو پێ تا تەسریحاتی گومرگیەک ئەیفۆر بوو حکومەتەی کرد 3,000 داهاتەکەی بۆ خۆی
لەم لا درا بە کۆریدۆر لەو لا درا بە ڕۆژان لە 1 ساڵە 40 ملیۆن دۆلارە خەنە باخەڵیان هەموو کەس بە خاڵە سنووریەکان تێپەڕێ ئەزانن تەعقیم شتێکی شکلیە لەم کابینا دانرا تەعقیم ئەویش کۆمپانیایەک 25 ملیۆن دۆلارە خاتە باخەڵی ئەزانم محاولەتانە 20ەکە بکرێ بەسی ئەمە قبول کراو نییە زۆر بە ڕاشکاوی لێرایڵێم ئەوەی لەم کۆمپانیا و کۆمپانیا ناکراوە یا هی بەرپرسایی شخصە بەرپرس هەبووە لەو 2010 بۆ ئەوەی مۆڵەت بدا لە سا بسنۆی کوالیەتی کۆنتترۆلی پەروێزخانی بۆ خۆی بردووە لە سا 25 کێلێ لە سا بسنۆی پشتە دێرین هەموو مانگێچێ پارەکەی وەرەگرێ بەبین هەمووی بۆ دەوڵەمەندکردنی خەڵک کرام کۆمپانیانە کە پێویستە پیاچوونەوەی بۆ بکرێت 3 مانگ و 10 ڕۆژە بە راپۆرتی فەرمی و بە لێکۆڵینەوە دامە بە ئەنجومەنی وەزیران ئەو داهاتە فەرمیەی جگە لە قاچاقی کۆمپانیاکاری لە 2 مەرز وەرگیراوە مەرزەکان تەسلیمی حکومەتیان کردووە لەگەڵ ئەو داتایی لە ئەنجومەنی وەزیران داخڵکراوە لە ساڵێکە 88 ملیار دیناری فەرقە 100 ڕۆژە وەڵامم وەرنەگرتووەتەوە بە بەڵگە وتومە ئەمە بەڵگەی مەرزەکان ئەڵێن ئەوە نەمان داوە لە هەر مەرزێک 4 ملیار دینار هەمومانە ئەبرێت بەس داهاتی فعلی من دڵنیاتانەکەم بە پیاچوونەوە بە مەرزەکانیش لە قۆناغی یەکەمە هەمووشی ڕانەگرین 50 ملیۆن دۆلاری ترمان بۆ گەڕێتەوە ئەوە 73 ملیار دینارەکە باش لە کوردستانە 22,624 کۆمپانیا هەن 7,500 کۆمپانیا باجەدەن کە مانگانە نزیکی 85 میلیارە گەورە بازدەران 393 هەموو وڵاتێک گەورە بازدەران بەڕێوە بە ئەمریکا چەند کۆمپانیایەک بەڕێوە بە گەورە بازدەران لە 393 کۆمپانیا 115 کۆمپانیا باجەدات واتە لە سا 72 گەورە بازدەران باز نادا ئەوەی لە کوردستان ئیرادی هەیە باز نادا هیچ ماڵێکەیە لە کوردستان نەکرێکی ئەنتەرنێتە بێ منم بەیانێ بە دوواداچوونم کردەوە تای سەبا زۆر ناگیرێت ئەوەی لە کوردستانە قازانجەکە پرۆژەکانی نیشتەجێبوونە کۆمپانیایەکەیە 20 مۆڵەتی 20 پرۆژەی بۆ دراوە حسابم کردووە نزیکەی ملیار و نیوە دەست ئیرادەتی لەژێر سایی یاسای وەبەرهێنانە باز نادا کە من 7 ساڵە محاولەی هەمواری ئەم یاساکەین ڕێگریەکرێ و ناکرێ پرۆژەکانی عقارات باز نادەن کارگەی گەورە هەیە لە کوردستانە هەمووتان باشە زانن ئیرادی ئێستا بەهۆی ئەو دۆخەی بەرزبوونەوەی سعی شیش و چیمەنتۆ مانی وایە 10 ملیۆن بۆ 12 ملیۆن دۆلار ئیرادەتی باز نادا بۆری نەوت و پاڵاوگەکان باز نادەن بەشێکی زۆری کۆمپانیا و نەوتەکان باز نادا ئەگەر ئەمانە چاکرێ من دڵنیاتانەکەمەوە نزیکەی 6 ملیار دیناری دیکە بۆ بات زیاد دەکەین تەنیا کۆی گشتی ئەم پارانەی کە کۆم کردوتەوە 334 ملیار دینارەکە ئێمە بۆ لێبڕین چەندمانەوێ 200 میلیارمانەوێ 134 پرۆژەشی پێەکەینەوە لە بەرزکردنەوەی پێەکەینەوە وانەبێژی پێەکەینەوە بەڵام ئەمە ئیرادەیەوێ یاسای چاکسازی بەڕێزان نزیکەی 11 مانگە 1162 لە پاڵاو تایبەت کە بە نایاسایی کراون بە وەزیر و بریکاری وەزیر و بەڕێوبەری گشتی ناوەکانیان جیا کراوەتەوە بۆ ڕاستاندنی یاسایی بۆ ناکرێ چەند شەیدی ساختە لابراوەتە ئێستا بەس دیاریکەوە ساڵێکە هیچ چەند ئەوانەی جاش و مستەشار بە عەمید و عەقید و لیوا و چی تا خانەنشین کران لابران هیچ ئەو پارەی کە لە قەرزەکان وەرگیراوەتەوە نزیکەی 900 میلیارە ئەگەر بەم پرۆسە بەردەوام بێ بە 363 ساڵی تر تەواو بێت بۆ وەرناگیرێتەوە بۆ ئەمانە کۆمەڵە شتی جدین کە من دڵنیام ئەتوانین ئێمە وردەکاری تر بکەین بۆ ئەمە بکرێت بە دڵنیاییەوە پاشەکەوتی موچەنە بەڵام ئێمە ئایا ناچار بین بە بەرچاومانێ و خەڵک لە بازاڕە نووسینکەی قاچاقی دانێ و کۆمپانیا 20 ملیۆن دۆلار وەرگرێ و یەکێکی تر 25 ملیۆن دۆلار وەرگرێ و یەکێکی تر ئەوە وەرگرێت و ئەوەش باسی دۆسەی نەوت بێ کە بە کرێی خزمەتگوزاری و سیستەمەکانیان ئەمە بێ بە خەڵک بڵێن تەبیعیە لێبڕینی موچە پرسیارێکی تری جەوهەری بەڕێزان ئەم لێبڕینەی لە ماوەی ئەم ساڵا کراوە هیچی بۆ فەرمانبەر حسێب نەکراوە بە پاشەکەوت نەکراوە بەسەر ژمارە حساب ئەمە هیچ بنەمایەکی یاسایی نییە هیوادارم یەک بنە هەرچەنە لێبڕینەکە خۆی بنەمای یاسایی نییە هیوادارم ئەمانەی کەوتم بکرێ بە بڕیار وە جێبەجێ بکرێ کێش لە کوردستانە ئاستەنگە هەمومان ڕوبەڕووی بینەوە ئەگەر نا بەڕاستی ئەمە کارێکی خراپە و من وەکو خۆم بە هیچ شێوەیەک ناسمە شێرباریەوە زۆر سپاس کاک عەلی دکتۆر محێدین سەرۆکی پەرلەمان من پشتگیری قسەکانی کاک عەلی دەکەم ئەمە لەلایەکیان ئەوی تریان ئێمە بڕیار وابوو کە بە واژووی 56 پەرلەمانتار کۆبنۆکی تایبەت تەنها لەسەر لێبڕینی موچە بێ بەڵام بەداخەوە ئێستا 6 خاڵ لە یەک خاڵی سەرەکی کۆکراوەتەوە کە باسی کورتێنان و یاسای بجێ عراقی و مەسەلەی چاکسازی و ئەو بابەتانەیە
ئەم پێم وایە هۆکارەکانی جێبەجێنەبوونی یاسای چاکسازی و بودجەی عراقی و کەموکوڕی خاڵە سنووریەکان و داهاتی نەوت و داهاتی ناوخۆ پێویستی بە کۆبنەوەکی تایبەت هەبوو جگە لە لێبڕینی موچەی. و پڕکردنەوەی کورتێنان پێم وایە کاری ئەندامانی پەرلەمان نییە باسی بکەن، بەڵکو جۆرێک لە شەرعیەتدانە بەو لێبڕینە و چوونە ژێرباری ئەو بابەتە نایاساییە لێبڕینی موچە و شەرعیەت پێدانیا لەلایەن پەرلەمانی کوردستان کە ڕەنگە پەرلەمانی کوردستان بخاتە ژێر بەرپرسیارەتیەوە. خاڵی دۆمەوەی باسی دەکەم جۆرێک لە مامەڵەکردنی دەسەڵاتی یانی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەر هەردوو دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی دادوەری کە لە کۆبنەوەی ڕابردووش ئاماژەمان پێکرد کە دادوەرە بەڕێزەکان هەم بە یاداشت و هەم بە هاوارەکانیان داوای باشترکردنی ژیانی خۆیان دەکرد. ئەگەر دادوەران ژیانیان بەو حاڵە بێ دەبێت فەرمانبەران و خانەنشینانی کوردستان حاڵیان چۆپی. گەلی کوردستان دوایە هەموو نەهامەتیە و قوربانیدان و بەرخودانە پێم وایە شایانی ئەوە نییە کە ئەو زوڵم مستەمەی لێ بکرێ بە تایبەتی لە لێبڕینی موچە کە لێبڕینێکی نایاساییە. بۆیە من پێشنیاری ئەو دەکەم کە پەرلەمانی کوردستان بە بڕیارێکی تەشریعی دەربچێ بڕیار لەسەر هەڵوەشانەوەی نایاسایی لێبڕینی موچە بدات و دەنگ لەسەر ئەو بابەتەوە. زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر ئیسماعیل. بله سەرۆکە پەرلەمانی پرسیارێک بۆ نەوەزیرێکی تایبەت باعتبار هەمید مەجلس وزەرا دانە پرسیار بووانە ڕێکەفتە 27/10/2020 سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری و چەند وەزیر فێرێت ئامادە بوون. پرسیارێکمە ئاراستەی جەنابی کێرگوتی سەر پاشەکەوتی کە دەچاو هێتە چارەسەرکردن و لێبڕینە دەینێت هاوڵاتیان گەل دەینێت حکومەتێک و عەرەبیت بژنە المەقاسە ئاخفناوی گوتێوە کارێکی گەلێکی باشە و پشتینگی میکرە پرسیارژی بۆ ئەنجومەنی وەزیران حتا vegavêt çi lê diyare nebiye. Pisyara min ya duyê bû Wezîrê Darayî Cenabê Wezîrê Darayî erê lêbirîn ek sadê bît an du sadê bît an bîst sadê bît erê lêbirîn yasayî ye ya neyasayî ye. Eger yasayî bît palpişt bi çi yasa kiriye. Palpişt bi çi yasa kiriye. Pisyara dî her bû Cenabê Wezîrê Darayî erê kengî medvêt روجك دست نشانكري تاريخك دست نشانكري هبيت كنجي أفاد هيتا بسكرين أفلي برينا كنجي دهيتا اللي بسكرين علما أو بريارة هات يدانش مجلس وزراء بيستو ايكي هيواشاش 2020 دو بريار هات ندان بريارك لبرين بريارة دوية فقرا با بيجيت أفلي برينا ديا مؤقت بيت أف مؤقتة دي چند كشيد هیوه که دو هیوا 20 هیوا ساله که مدوید ام بزانین خاصتا دمی او بریار هات یدان گوتی خو گونجاندن عربی بجنه ملائمه او ملائمه گاز 20 دلار بو عینی و ملائمه چوسیها عینی و ملائمه خو گونجاندنه چوب شستا هر او خو گونجاندنه چوب هفته و ششا هر خو گونجاندنه معنی او بریارا وانا دای بريارة دوية جلسة 23 هيواشش 2020 بمعنى بريارة كوانا جهنينايا بيجن ملائمة خو جندنا خو جندن معقولة جا وقت غاز 20 بيت وبشيستا بيت وكي ايك بيتن نيا يا معقولة ديسا ما ادفيتن يعني بسياركش دستا سروكاتي بكينن بيجن وكو ما دي داي ما او ياداش داي و 56 توقيع كري ما دخواست كر بريارك جوي برلماني در كفيت افلي برينا بيتا وستاندن بسيارة من افي جلسة امد كين انجام يدبيتا اف بريارة يانا ان مجرد گفتگوية و مناقشة و دانستاندنا و وقت كشتنا اگر نبيتا بريار يعني بمعنى او ياداشت اما هيش تبچنا چويا و داخوازيت خلقيجي جهنا هاتنا و بسيارش دسته سروكاتي مدويتن جوابا مبدن اكا زحمان نبيد سپاس ممنون بله زور سپاس
کاکتۆر نقطەی نیزامی بێ سپاس بەڕێ سەرۆکی پەرلەمان کە مۆڵەتت دام بۆ نقطە نیزامیە من شاندی بەڕێزی حکوومەتی هەرێم نابینم پرسیارەکان بنووسم نازانم ئەمە چۆن ئەبێ ئاوە نە ئەوەی کاک عەلییان نووسینە ئەوەی دکتۆر ئیسماعیلیان نووسینە ئەو بەڕێزانەی تر ئەگەر شاندی حکوومەتی هەرێم بۆ هاتووە راپۆرتی خۆی بخوێنێتەوە بەسەرمانە ئێمە ئەومان قبوڵ نییە بەڕاستی ئابێ وەڵامی پرسیارەکانی پەرلەمانتاران بنەوە وە قسەی کۆتاییش بۆ پەرلەمان بێ نەک بۆ حکوومەت بەڵێ زۆر سپاس بەڕێزان وەزیرە بەڕێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بەڵێ بێگومە بەڵێ زۆر سپاس بۆ تێبینێکە کاگازات بەڵێ تەواو بەڕێزان وەزیرە بەڕێزەکان تێبینیەکانی ئەندامانی پەرلەمان و پرسیارەکانیان بەڵێ کاگازات بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ فەرموو کاگاز بەڕێز سەرۆکی پەرلەمان کەی لێبڕێنی موچە کۆتایی پێدێت چونکە پرۆژەی موچە لە هەموو پرۆژەکانی دی گرنگترە بۆچی ئەوەلیات نادرێتە بە پرۆژەی موچە با کۆتایی بهێنرێت بە بڕینی موچە چونکە هەندێک پرۆژە دەکرێت لە موچە گرنگتر نییە ئەوەی دەزانین نرخی نەوت بەرز بووە داهات زۆر بووە بەڵام موچە هەر دەبڕێ ها لێرە حکوومەت هەندە جار دەلێتن ئەمە قەردی پێدەدەینەوە یان پرۆژەی پێدەکەین بەڕێیمە پرۆژە هەندە پرۆژە هەیە لە موچە مهمتر نییە نانی خەڵک موچەی خەڵک لە هەندە پرۆژێت چونکە ئەو پرۆژانە لەوانەیە بدرێتە کەرتی تایبەت بکە کەرتی تایبەت کە کردی لە جیاتیوی بە شتیدی تعویز دەکرێت بەڵام کە موچە تعویزی نییە دەبی موچە بستە مالی خەلکی موچە بڕین بەڕاستی هیچ ئەوە چی نییە تەبریرەچی نییە ئەوڕۆ موچە بڕین بکرێت بەڕێیمە پێش هەموو پرۆژەیەک موچە بدرێت چونکە لە هەموو دەوڵەت وایە بە زەڕیبە پرۆژە دەدرێت بە زەڕیبە ینی موچە دەدرێت ئەو پرۆژانەیە کە ئێستا حکوومەت دەیکە با حکوومەت دەیکە بداتە کەرتی تایبەت کەرتی تایبەت بیکاتن لێرەش پرسیارێکمانەیە ئەو داهاتەمان لۆ باسکەن چۆن دەگاتە دەستان وە چەندە بەڕاستی ئەمە ئەتە ئێستا نەمانزانانی ئەو داهاتە چۆن دەگاتە دەستان وە چەندیشە سوپاسان دەکەین بەڵێ سپاس کاگازات کاک بەختیار کاگازات مایکەکە بکوژێنەرەوە کەرمکە کاک بەختیار شکری فەرمون بەڕێستان بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دەستپێکی شاندی هەرێمی کوردستان زۆرتان بەخێر بێن وڵای کۆمەڵێک پرسیارم هەیە سەبارەت بە وزارەتی سامان و سروشتیەکان پێم باشە جەنابی وەزیر ڕوونکردنێک ئەمان بدەتێ تا ئێستا ئەوە دەست بەکار بووە تا ئێستا چەند پێکرایە داهاتی ئەم وزارەتە زیاد بکرێت ئێمەوە لە 2 ساڵە داوامان کردیە بە دوادا چۆن لەسەر عقودی کۆمپانیەکانی سکیورتی بکرێت ئایا تا ئێستا چیتان کردیە لە ئەم بابەتە بابەتی دووەم عقودی نەفت لە هەرێمی کوردستان عقودی شەڕاکەنە لو ئەو مافە بە کۆمپانیەکانی بیانی ئەدرێت کو هەموو عقودەکان بە خۆیان ئیمزای بکەن عقودی داخلی ئایا دەوری وزارەت لەم عقودانە چییە لو بە خۆیان ئەو خەرجیانە کەم ناکەن هەمومان دەزانم بە خۆیان عقودی ئیمزای ئەکەن و خەرجیەکی زۆر زیادی هەیە لەسەر ئەو بابەتانە بابەتی سیەم عێراق لە هەر بەرمی لە ناوتی 6 تا 8 دلار دەپاڵاوێنێت لە ڕیفاینەریەکان لە مەسفایەکان بۆ لە هەرێمی کوردستان 18 دلارە چیتان کردێت و چاکسازی و ئەم بابەتە کۆمەڵە کوێزگای کە هەروبامان هەیە بەرز وەزیری سامان و سروشتیەکان اعتیمادی کولی لەسەر سوتەمەنیەکەت ئەو سوتەمەنیەیش دەوێت وزارەتی سامان و سروشتیەکان دابین بکرد لۆیان ئەوە چەند ساڵە وزارەتی سامان و سروشتیەکان پێ ناکرێت ئەو سوتەمەنیایی دابین بکرد ئایا پلانتان چییە تا ئێستا لەم گەرمایە تەماشایەکەن 13 تا 15 ساعت کە هەروبانمان هەیە هەندێک وێزگەمان هەیە بە دیزل ئیشەکەت هەندێک بە نەفتی ڕەش ئیشەکەت تا ئێستا نەکراک و ئەو سوتەمەنیە لویان دابین بکرێت ئەویش دەبتە ئەگەریە هەندی ئەو وێزگاکان استیسمارە حکوومەت ملزەمە قەرەبوویان بکرێت ئەویش دەبتە بارگرانیەک لەسەر وزارەتی دارایی پرسیاری ئاخیرم هەیە گوتم زانم ئەوە دەست بەکار بوونەوە وەکو وزارەتی سامان و سروشتیەکان داهاتی وزارەت چەندتان زیاد کردیە تا ئێستا پێشی ئێستا چەند بە وزارەتی داراییتان دەدا ئێستایش چەندە زۆر سپاس بەڵێ سپاس کاک ئیدریس بەرێز سەرۆکی پەرلەمان بەرێزان شاندی حکوومەتی هەرێم بەخێر بێن
برێزان وەکو هەمووتان ئاگادارنەوە 9 مانگە حکوومەتی هەرێم بە برینی 21 لە 150 لە 100 موچەی خەڵکی هەرێمی کوردستان بە لێبڕینەوە دابەش دەکات هەرچەندە گلەی خەڵک زۆر ڕەوایە خەڵک پرسیار دەکاتن هەنار دەکرد حکوومەتی هەرێمی ناوت هەنار دەرەوە دەکات لە ناوخۆ دەفرۆشتە باجی کۆمپانیەکان وەردەگرێت داهاتی چەندین دەواازەی دووەلی وەردەگرێت دوو فرۆکتخانەی نێودەوڵەتیان هەیە جگا لە مەساتەحا و کری دوکان و باڵەخانەی سەر بە حکوومەت و وەرگرتنی دەهام باجی تر حکوومەتی عێراق استفاده لە بەرزبوونی دولار وەرگرت توانی کە موچەی خەڵکی خۆی بداتن بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان سود لەو بەرزبوونەی دولار وەرنەگرت خۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەوت بە دولار دەفرۆشت بە لیرەی تورکی نافرۆشتن ئەگەر ئێستا حکوومەتی هەرێم بە تەواویش ئەگەر حکوومەتی هەرێم بە تەواویش موچەی خەڵک بداتن کە وایە کە 25 لەسەر لێ برنە لەبەر بەرزبوونەوەی دولار ئەگەر بە تەواویش بدە هەر وەکو 25 لەسەر لێ ببڕێت لەبەر دولار بەرز بووە لەسەر ئەوەش ڕە دامەزراندن نەماوە ئەوە بەسەدان گرێبەستی تەندروستی ئەوە 6 ساڵە گرێبەستم بووە ناکن دایمی هەر یەکیان 316,000 وەردەگرن دەرچوانی زانکۆ پەیمانگەکان ئەوانە یەکەم و دووەم و سیەم ئەوەش نادنا دامەزراندن هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان سود لە بەرزبوونەوەی نەفت و بەرزبوونەوەی دولار وەربگرت و معاشی خەڵک بە تەواوی بداتن زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک جەلال پەرێشە زۆر سپاس پڕ بەدڵ بە خێراتی ستافی ئەنجومەنی وەزیران دەکەم یەکشت دەڵێم باچی تر یەک دیماندی نەکەینەوە چەندی ساڵە ڕوبەڕوو یەکدا دەنشین و سەرۆک وەزیران هاتوو جێگر هاتوو ستافی ئەنجومەنی وەزیران هاتوو چ دەکرێت بە فعلی ئەو خاڵانەی هەموو باس کرات دەنووسن نانووسن وەڵی کەیف خۆتانە وەک گوتم باچی تر یەک دیماندی نەکەین ئەمن لە یەک شتی یەکەمەکی زانکۆ دەست پێ دەکەم دەڵێ تۆ نیشتیمان من پێناسەی تۆ بخەمە گیرفان مەوانەی خەم چی لە بێکاریم و لە بێزاریم و لە دڵتەنجیم دەگۆڕی یەکەمەکی زانکۆ کە بۆ هەیە زانستێکی ئەوەندە گەورەی پێبێ بتوانێت یەکێک بێ لە جێ ئەو بەڕێزارەی کە ئێستا وەزیرن لێرە بەو شێوازە بەڕاستی ئینسان نیگەران دەبێ ویژدانی ئازاری دەدا کە جێی لەو یەکەمانی زانکۆ دەبێ جای دەپرسم گرێبەستەکان دەبنە هەمیشەییان نا وانە بێژەکان چارە نووسیان چی لێ دێ یەکەمەکانی زانکۆ پەیمانکان کەیدا دەمەزرێن هێزە هاوبەشەکەی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە سەبارەت بە قاچاقچەی سرورەکان چیان کرد و چیان لێهات نەفت لە 40 دۆلارەوە گەیشتە 75 و 76 و 77 کەسی لێبڕینی موچە هەر بەردەوامە باج و ڕسومات داهاتی گومرگ تاپۆ هەمووی هەروە بەرز دەبێتەوە لە کاتی نەخۆشی کۆڕۆناش باس هەروەرگیرا خەڵک ئیشی نەبوو کەسی لێبڕین هەر بەردەوامە لە هەمووی گرنگتر بنزین ئێمە هەرسێ کۆمپانیاکەی ئێمە بەداخەوە قەیوان لاناس کار دەپاوین دەودێن لە عێراق بە 450 دینار لێرە لە گوێر دەفرۆشێ لە هەولێر 735 750 دینار گوناحی شوفێرێکی تاکسی چییە شوفێرێکی پاسیە کە کۆمەڵی خێزانی لەسەر شانە بەس ئەو نەدەڵێم یعنی دیسان دەڵێمەوە چی بکەین ئێمە بۆ ئەوەی ئەو هەموو نەهامەتیە نێرین جەرگەکەم وەزیرە بەڕێزەکان ئەنجومەنی وەزیران ینی ڕێزمێت خۆ عازمە بن ئێوە لە ئەرقا ڤیلێ هەولێر دانیشتینە بەخوا ئەرقا سایارەتان و کڕایە ئەرقا موچەتان هەیە نەسریەتان هەیە وەڵی پەرلەمانتار لێرە ترش و برنجی دەخوا ڕۆژێک دەڵێن وەڵا گۆشت نمایان گۆشت مولتان ناکە والله وبالله وتله بخۆم نە برنجی دەخۆم نە گۆشتی دەخۆم نە بریشتێک وەڵی پارەی بنزین نادەم ئەمن بەلاش تێ دەکەم زور و بەرگ بە قورعان پارەی نادەم والله وبالله وتله بەڵام گوناحی ئەو خەڵکە چییە چاو تاماز دەکەم هیوادارم کەسان عاز نەبن زۆر سوپاس بەخێر بێن دووبارە زۆر سپاس گوڵستان خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان هەمووتان بە یەکەوە وەرگرم چی بکەم تر بە ڕقەمە بەخێرهێنانی وەزیرە بەڕێزەکان بەخێر بێن سەر چاو ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان بەڕاستی بە هیچ جۆرێک لەگەڵ لێبڕینی موچەنین لەبەرەوەی موچە مافێکی ئاسایی و یاسایی خەڵکی کوردستان و موچەخۆرانە ئەوەی ئەم لێبڕینەی بڕیار لێداوە بڕیارێکی نایاساییە و قەرارێکی شەکە حکوومەت بە بێگەڕانەوە بۆ پەرلەمانم قەرارەی لێداوە ئەو سەروەختەی کە ئەم بڕیارە درا کە موچە بە لێبڕینەوە بدرێت لەوانەیە قەیرانێک هەبوو بێ لە هەرێمی کوردستان بەڵام ئێستا هیچ یەکێک لەو بەهانانە بوونی نەماوە
ئێمە لە سەرەتا ئەم کابینەوە داوای چاکسازیمان کردووە بەرەنجامی ئەم چاکسازیەمان نەدیوە و یاسایەکمان لەم پەرلەمانەدا دەرکردووە بۆ چاکسازی بە تایبەتی کە من باسی وەزارەتی پێشمەرگاکەم هەر بۆ تەواوکردنی خاڵە نیزامێکەشم لە وەزارەتی پێشمەرگەدا لە سا 25 ئەو ستافانەی کە وەزارەتی پێشمەرگەیە تا ئێستا دیار نین لە دەوامانین لە کوێن بۆیە باسی چاکسازیەکەم خاڵێکی تر مەسەلەی شەفافیەتە بۆ شەفافیت ئێمە داوای یاسای بوجەمان کرد و سندوقی داهاتە نەوتیەکان بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان وەڵامی ئەم پرسیارەمان ناداتەوە چونکە من دوو جار پرسیارم ئاراستە کردووە بۆچی سندوقی داهاتە نەوتیەکان دروست ناکرێ و ئەم داهاتە ڕوون و شەفاف و ڕاشکاو ناخرێتە بەردەم پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستان خاڵێکی ترم ئەمەوێ ئاماژە بم بەوەی کە ئێستا نرخی نەوت بەرزە و دۆلار بەرزە خەڵکی کوردستان هەتاکەی چاوەڕێ بکە بە مەمرە و مەژی ژیانی ڕۆژانەی بەڕێ بکە ئەم داهاتانە بە تەواوی کۆ بکرێتەوە بە دڵنیایی ئەوەی گرفتی وانە بێژانە کە پشارێکی زۆرمان لەسرە گرفتی خۆبەخشەکانە گرفتی ئەوانەی شەکە خۆبەخش وانە بێژنین و چونکە دڵنیام خۆبەخش وانە بێژەکان لە ڕێیتە ئیدێکی حیزبیەوە کراون بۆ وانە بێژ و خۆبەخش ئەوانەی کە حیزبینین لەکوێ ئومێدەیان بۆ دروست بێ ژمارەیەکی زۆری گەنجان لە ناوچەی ڕاپەڕین واتە قەڵاتزێ و پشدەر وڵات بەجێ ئەهێڵن ئێمە حەزمانە کرد وەزیری پلاندانانیش لێرە بە وەڵامێکمان بداتەوە گەنجان چۆن ڕێگریان لێکرێ کە نەهێڵن پرسیارێکی ترم بۆ بەڕێزان لە حکوومەت بەڕاستی ئێستا لە ناو شاری سلەیمانیە هەر ڕۆژەی کۆشکێک قود ئەکرێتەوە ئەم کۆشکانەی حکوومەتن بەکرێکی زەبەلەح ئەدرێن بەکرێ لە سەهۆڵەکە من ئەپرسم ئەگەر گەنجان هەلی کارکردنیان نەبێت ئەگەر ئەو گەنجانە نەتوانم کۆشکانەش بە پارە بگرن ئایا ئەم گەنجانە چی بکەن و چۆن داهات پیاکەن و چۆن بژین و چۆن چارەنووسی داهاتووی هاوسەرگیری و ژیانیان دروست بکەن و چۆن هیوایکیان بەم وڵاتە هەبێ و ئینتیمایکیان لەگەڵ ئەم وڵاتە هەبێت زۆر سپاستانەکەم زۆر سپاس مامۆستا عەبدولستار بەناوی خوای بەخشەندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی شاندی حکومەت دەکەم ئەو بابەتیم پێم وایە کە ئێمە بۆی دانیشتین و خەڵکیش چاوەڕێیە کە پەرلەمانی کوردستان قسەی یەکلاکەرەوەی لەبارەوە بکە بریتێ لە بابەتی موچە ئێمە دیارە ساڵێک پێش ئێستا کە نرخی بەرمیلە نەوت 40 دۆلار بووە لێبڕنی موچە بە 121 بوو دوای 190 بۆ 121 بووە ئێستا نرخی بەرمیلە نەوت لە سەروی هەفتایە 73 و 4 و 5 بەڵام لێبڕنی موچە هەر بەردەوامە ئەم بەڕاستی پێم وایە ئێمە ئەم پەرلەمانە ئەمن دڵنیام لەوەی کە دەبێت داهات دوو ئەوەندە زیادی کردوێ باشە ینی ئەو پرسیارە زۆر سادەیە ینی هەموو کەس ینی لە هاوڵاتیان هەرێمی کوردستان کە هیچ لە حساباتیش نەزانێ هیچ موچەشی نەبێت دەزانێت کە ئەگەر داهات دوو هێندە و ئەوەندە زیادی کردوێ دەبوو ئێستا موچە بەلانی کەم ئەم 121 بژێدرابایەوە ئەگەر کاتی خۆی باشە کاتی خۆی ئەو پاران نەچی داوە ئەگەر 125 بڕێ ئەوی کایان داوە ئەگەر بڵێن ئێستا ئەوەندە بەش دەکات بە ئەوەندە دەتوان بیدەین ئەدیەوە کە ئەو چەند مانگەیکە کە بەرمیل نەوت بەوەندە ینی بەچیان تعویز کردوتەوە بۆیە پێم وایە داهات بەڕاستی بەش دەکات بەشی موچەی تەواو دەکەوە لە کاتی خۆشیدا ئەمن ئەو ڕقەمات هەم عرض کەم ئەگەر ئێمە تەنها 40 دۆلارمە بۆ بمێنێتەوە 470,000 بەرمیل بفرۆشین لە ماگەی دەکات 564 میلیۆن دۆلار ئەگەر بە 150 بە نزیکەی دۆلار ئێستا دەکات 836 میلیارد کە نزیکەی موچەخۆری فەرمانبەران بەبێ لێبڕین دابین دەکات تقریبا نزیکەی دەپرسم ئەی باشە داهاتی ناوخۆ بێزگە ئەو بەوە تەنها نەوت ئەی داهاتی ناوخۆ ئەدی خاڵە سنوورجەکان ئەدی ئەو هەم باز ڕسوماتی کە هەیە و زیادیش کراوە یعنی من بەڕاستی پێم سەیرە دەپرسم وەزیری دارایی ئایا ئەو بڕەپارەیە دێتە لای جەنابەت یعنی ئەم پارانە هەموو دێتەوە لای وەزیری دارایی ئەم دەبیستم بەڕاستی بیستم حزب تەمویلی وەزارەتی دارایی دەکات حزب بۆ تەمویل دەکانی ممەویل حزبە یا دەبێت سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان بێ بۆیە بەڕاستی من پێم وایە ئێمە ئەم پەرلەمانە ینی قسەکان کورتکەینەوە بەڕاستی پوختیکەینەوە هندێک شت لە بەرنامەکە ئاڵێنراوە بەڕاستی ینی لە بەرنامەی کار من پێم وایە ئەم دوو قسەیەتە من حەقەن ئەم پەرلەمانە بڕیار بدا بڵێ حکومەت ئەو لێبڕینی موچە کۆتایی پێهات بڕیارماندا حکومەت دوو ڕێگای لە پێشە
لەوانەیە بەڕێزانانی ئێستا ڕوونکردنەوەی خۆیان بدەن بڵێن داهات بەش ناکە و ناتوانین و باش ئەمە پەرلەمان بڕیاری خۆی بدە حکومەت جێبەجێ ناکە حکومەت بەڕاستیم پێم وایە ئەگەر ناتوانێت جێبەجێکە باشە با حکومەت هەڵوەشێتەوە با حکومەت دەست بچێشێتەوە یخود دنیا خراپ نابێ با ئەمە انتخاباتش پێش وەختە بکەین خۆمان حاضرکەین با بەڕاستی کابینێشکە تشکیل بێ بزانین داخوا ئایا خەلەلەکە لەم خەڵکەیە خەلەلەکە لە ئێمەیە ئینجام پەرلەمانە بەڕاستی خەڵک وڵای حەز دەکەم بیزانین سەرۆکی پەرلەمان خەڵک زۆر بێزار لەم پەرلەمانش بە قورئان هەر ڕۆژێک بەزمێکی بدروست دەکرێت ڕۆژێک لێ دەدرێت ڕۆژێک یانی پێ دەکرێت ڕۆژێک چێشێ بە دروست دەکرێت ڕۆژێک ملەفی بۆ بڵاو دەکرێتەوە ڕۆژێک کە بەسەن ئەو بەزمەی ئەو ڕۆژێ پەیدا بوو بە خەڵک و بە حکومەت و بە خۆشمانەوە بە سەرۆکاتی کەش و بڕوا بکە هەموو دەستمان داوەتە چەکوژێکی لەم پەرلەمان دەدەین ئەخ پەرلەمان چۆن دەتوانێت قەراردا پەرلەمان چۆن دەتوانێت کار بکە ئاوا لە هەموو وڵاتان پەرلەمان بەڕاستی مؤسسەیەکی ڕێزەگیرا و مؤسسەیەکی بڕیار دەدات چاودێری حکومەت دەکات محاسبەی دەکات متمانی لێ وەردەگرێتەوە یعنی ئەم پەرلەمان لە ساڵی 92 تخوا بەڕاشکاوی دێڵم کاکە بەخۆشم 4 ساڵ وەزیر بوو یعنی تخوا کە لە ساڵی 92 لەم هەرێمی کوردستان و وەزیرێکی گەندەڵ نەبووە ئەم پەرلەمان متمانی لێ وەرگرێتەوە و ڕادەستی دادگاکە محاسبە بکرێ نەمان بووە و یاخۆ نەمان بێ ئەرێ کاکە نەبووە ئەمە مەلایکەت بووین بۆ ئەڵمانیا هەیەتی بۆ ئەمریکا هەی بوو بۆ سوید هەیەتی بۆ ئێمە نیمانە بەس ئەم مؤسسەیە نەیتوانێت بەڕۆڵی خۆی هەستێ بەڕاستی بۆیە من داواکارم سەرۆکی پەرلەمان دوای ڕوونکردنەوەی ئەوان جوانێ دەگرین بەڕێزن هاتوون جوانێ دەگرین بەڵام بەڕاستیم ڕێیم وایە ئێمە بڕیار دەین کە ئەمە هەڵوەشێتەوە و ئەوە کۆتا قسەمان بێ ئەم پەرلەمانە بتوانێت ئەم ساڵێکە تەنها ئەم بڕیارە بدا بڕوا بکە کیفایەتی بۆ ناو خەڵکیش بۆ خۆشی بۆ شکۆی خۆشی بەڵێ سپاس کاک فەیسەڵ فەرموو کاک فەیسەڵ ناو نەنووسیوە باشە کاک عەباس بەنای خوای گەورە هەموو ئەو قسانەی کە ئەندامانی بەڕێزی پەرلەمان پێش من کردویانە پێم وایە بەڕاستی ینی بەسە بۆ ئەوەی کە دواوەڵام وەرگرینەوە لەو حکومەتە لەوانەیە هەمومان قسەکان دووبارەکەینەوە ئەگەر ئیزافێکی هەبێ من پشتیوانی هەموو ئەوانەی پێشوو دەکەم کە ئەوە ڕێی هەمومانە بەڵام لێرەش پرسیارێک دروستە بێم حکومەتە بەڕێزەش وەڵا هەر ئێمەمانان بە تایبەتی ئەو سێ فراکسۆنە کاندیدمان لێوێدانا و هەر ئێمەش دەنگمان داوت نییە و هەر ئێمەش ڕەخنەمان لیان هەیە و ئەو وەڵامانەی دەشماندنەوە قەناعەتم وایە قەناعەتمان پێی نایە یعنی ئەوە ڕێی خۆمە قەناعەتمان وایە قەناعەتم پێی نایە خۆی پرسیارەکان بۆی من کورتی کەمەوە زۆر هەموو دووبارە نەکەینەوە بەس پێمان برن داهاتی ئێستای هەرێمی کوردستان چەندە و 8 مان پێش ئێستا چەند بووە بەس ئەم دوو بەراوردەمان پێ برێن بۆی بزانین بۆ هەر 21 بە معدەلی عام دێ لەبەروەی نەوێت کات خۆی کاگاشتیاورامی لێرە لەسەرەوە مێزە گوتی ببێتە $100 بارودۆ خێرم چانابێ فعلەن ئێستا بەرمیلی نەوت بە $100 لەبەروەی دۆلار بەرز بۆتەوە لە 120ەوە بۆتە بە 145 ئەگەر معادلەکە لێک دەلێگە $76 ئێستا دەکات $100 کەواتە یعنی قسەکە ئێستا ڕاست دەرچوو بووە پێش لێرانە کە زۆرمان ڕخنە لێگەر سوپاسی بکەینکەوە نەتیجەم حکومەتە ئەو دیارە باشتر شارەزای ناوەڕۆکی بابەتەکە بووە مەسەلەی عێراق کاکە پارە دێ یا پارە نایە با ئەم پرسیارە با بڕاستی جواب دێنەوە یعنی باوەڕ دەکەم 10 جار لەسەم تەلەڤیزۆنە ئەنجا هەر کە دەرێن پارەکە دێ هەر حیزبە شاباش لێدا دەرێ من کردم کە دەرێم نایە کەس خۆی لێ نادا ئێستا دییان نایە با بەڕاستی بۆ خەڵکی کوردستانی ڕوونکەینەوە چاکسازی یعنی بەڕاستی کە هەنگاوێک دەستە پێشەوە هەمومان ئەمانەی لە فراکسۆنی لێرەینە 100 جار ڕەخنەمان لە یەکتری گرتووە وەڵا فران حیزب چاکسازی ناکەدەنە من دەیکەم یان دەرێن من چاکسازیم کرد کاکە چاکسازی وڵی هەمومان نیەتمان هەیە بیکەین و هەر ئێمەشی نایکەین ئێستا داهاتی چاکسازی لە ماوەی دەمانگ ئەو جەنابی وەزیری داراییە گەوڵامداتەوە بەس پێم برێت چەند داهاتت بۆ زیاد بووە یان هەر قسەی و دەیکەین و خەڵکی پێچەواشە دەکەین با بەواقعەکەی برین مەسلەی خانەنشینی هێزەکانی ناوخۆ حکومەت پێتان دەکرێت یا ناکرێت معاناتێکی گەورەی هێزەکانی ناوخۆیە کاکە گوناحمان دەگاتێت 200,000 دینار معاشیان بێ پاش 50 ساڵ خزمەتیان کردوێ یعنی زۆربەیان پێشمەرگە و مادی بۆتن بە وڵاتە جگەلەوەی 20 سارە پاسەوانی ئێمە دەکەن شەڕمان لەسەرەکان پشتیوانیمان دەکەن بۆیە بەڕاستی ئەمەش باوەڵامێک بێ لێرانە بیدەینەوە سەبارەت بە فەرمانبەری گرێبەست کاک دکتۆر سەباح لێرەیە وەڵامت داینەوە گوتان بخوێندنەوەی بۆ بکەن دەتوانین وەزیری داراییش لێرە بە حساب داینە کە دەتوانین نەمیشە جێبەجێکەین خوێندنەوەمان بۆ کردووە پاش خوێندنەوەی یەکەم کە ئەسڵ نابێت ڕابژگیرێ جەنابیان بە نووسراوێک دەرێت 2 هەفتە بۆی ئامار بکەین ئەم 2 هەفتەیە بوو بە ساڵێک تکایە ئاماری گرێبەستەکانتان لای حکومەتی هەرێم یا لاتان نیە بۆ وەڵاممان نادەنەوە بۆی کە ئەمەش یەکلا بێتەوە بابەتێکی تر هەیە هەموو ئەم ئەندام پەرلەمانانە باسییان کرد ڕۆژی یەکی دەنامەمان بۆ دێ لەوانێ بۆ وەزیرەکانیش بێ وانە بێش
خۆبەخش هیچستان پێ دەکرێ ناکرێ ئەلێرە با وەڵامیان دەینەوە بۆی ئەمەش کۆتایی پێبێنین ئێستا ئەم بابەتەی کە حکوومەتێرم ئێمە بۆی دانیشتوین کە لێرە جەنابتان ئامادەن بەڕاستی بۆ ئەوە دانیشتوین ئەگەر ئەمڕۆ نەتوانین گۆڕانکاری لە موچە بکەین اینجا لەگە عێراق پارەتان بۆ دەیان بۆ نایە هەرچیەک بێ لەبەرەوە بەڕاستی ینی نەخەڵق قەناعەتی بێمە دەمینێ نەخەڵق قەناعەتی بەم حکوومەتە دەمینێ لەوانەیە ئەم قسەی برن قسەی خۆیەتی بەڵام بەڕاستی ینی ئینسان لەگە بستە ناو خەڵک بۆیە بەجددی ئێستا داهاتی هەرێم زۆر باشە پێویستە ئەم لێبڕینە کۆتایی پێبێنین و ئەم پرسیارەش وەڵام دەنەوە لێبڕین کۆتایی یعنی کە لێتان بڕی ئەم ساڵە پارە دەدەنەوە هاوڵاتیان نایدەنەوە لەسەر خۆتانی ئەژمارەکەن یان نایکەن یان لێتان بڕی و کۆتایی پێهاتۆ خواحافیز زۆر سپاسدارەکەن بەڵێ بەڕێزان بۆ ماوەی 1 ساعت پشووەرەگری